ئاوات عەبدولقادر لە عەسرێکی پاییزی ساڵی 1994 لە تەمەنی 16 ساڵیدا بینایی هەردوو چاوی بەهۆی تەقەمەنیەوە لەدەستداوە. لە دەستدانی بینایی چاوەکانی نەبووە ڕێگر لە بەردەمیدا و ئێستا لە بری چاو هەست و هۆشی جێگەی هەردوو چاویان بۆ گرتووەتەوە و کار لە سیستمی دەنگیدا دەکات. من لە دوای کارەسادەی کە بەسەر تەقینەوە هەردوو چاوم لەدەستدا، بەڵام بیرم لەوە کردەوە کە بتوانم یعنی هەوڵ بم شتێک فێر بم. دوایی کە زانیوە کە بۆ من ئەگونجێ و لەگەڵ من ئاەتەوانێ کاری دەنجیە، بۆیە پەیوەندی کرد بە یەکێتی نابینانی کوردستانەوە بووم بە ئەندامێک لەوێ کاتە کتێبخانەیەکە بوو بە کاسێت کتێبیان تۆمارە کرد. ئێتە من لەو کتێبخانەیە کارم کرد. تەبەن من نزیکەی 12 ساڵە ئەم کاراکەم. دوای بۆی پێشکەوتنی بڵێن تەکنۆلۆژیاوانێ ئیشەکان ئێستا بڵێن بە کۆمپیوتەرەکەم لە سەرەوە دوێی باشمانەیە هەمووی جیازی باش کتێب و شت تۆمارەکەین بە باشی بەرنامایە. ئاوات هیوای بە ژیان هەیە. ئێستا نابینایان و هونەرمەندان و ئەو میوانانەی ڕوو لە هۆڵی ڕێکخراوەکان دەکەن بۆ چالاکیەک چاوەڕوانی ئاوات دەکەن تا سیستمی دەنجیان بۆ ڕێک بخات. هەمووی حازرەکەم هی خەتی سایزەر بێ، مەقسەد خەتی تار بێ، خەتی گۆرانی بێژ بێ. ئەویش بە هەنگاوە کورت و پڕ لە ئاگاکانی درێژە بەو پرۆگرامانە دەدات کە کاری دەنجیان بۆ دەکات. من لە ڕێم کەناڵی بەڕێستانەوە پەیامە بە سەرجەم خاوەن پێداویستی تایبەتی دەڵێم بە تایبەت نابینە کە ئەتوان یعنی خوان بێئومێد نەکەن، ئەتوان کە ئەوانیش کارکەن وەک کەسانی ئاسایی. ئێستا من کاری کۆمپیوتەرەکەم ئەوەی کەسانی ئاسایی پێکەن، منیش پێکەم، هیچ مشکلەیەکم نییە چونکە سیستەمی دەنجی تایە. ئاوات خاوەنی 3 کوڕ و کچێکە و لە تەمەنی 16 ساڵیدا لە شارباژێر ئەو کاتەی ئاگری کردبووەوە تا چایەک دەم بدات لە ژێر ئاگرەکە تەقەمەنیەک تەقی بووەوە وەک خۆی دەڵێت چەند چرکەیەک بەس بوو بۆ ئەوەی هەتایە نابینا بێت، بەڵام ئەو هیوا و ئاواتی لە دەست نەداوە. هەموو کەلەوبەلەکانیش بەکارهێنمە کەسی ئاسایی و یەک مشکلەم نییە. نابینایی نەبووتە ڕێگر لە بەردەم ئاواتدا. ئەو هەمیشە ئاواتی بە دواڕۆژی خۆی هەیە، هەرچەندە نابینایە بەڵام مێشک و هۆش و بیری ڕۆشنایی تەواوی تێدایە و ئەو بە دەست و پەنجە و بیر و بازووی کارەکانی خۆی ڕادەپەڕێنێ بێ ئەوەی هیچ کەسێکیش هاوکاری بێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.